سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم لە پرۆگرامی مایکی خەڵکدا بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان. ئەمڕۆ تەوەرەکە تایبەتە بە دروستبوونی ڕەگەزپەرستی و کاردانەوەکانی لە هەرێمی کوردستان. ئەم پرسە لە کاتێکدا دروست بوو کە لە پاش 9 حوزەیراندا ئەمە دروست بوو کە پاش ئەوەی کە چەکدارانی داعش و گروپە توندڕەوەکانی تر پارێزگای نینەوە بە تایبەتی شاری مووسڵیان گرت و هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە بە تایبەتی ئاوارە عەرەبەکان، ئێمە دەڵێن ئاوارە عەرەبەکان لەبەرەوەی ڕەگەزپەرستی لە هەرێمی کوردستاندا لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست بوو بەرامبەر بە هاتنی ئاوارەی عەرەب بۆ هەرێمی کوردستان و ئەمە گەشتە ئەوەی کە خۆپشاندان بکرێت لە هەولێری پایتەخت بەرامبەر بەوەی کە ئاوارە عەرەبەکان و هاوڵاتی بەڕگەز عەرەب لە هەرێمی کوردستاندا دەربکرێن. دروستبوونی ئەم ڕەگەزپەرستیە کاردانەوەکانی چین لە کاتێکدا کە ئەوەی ئێستا تەرکیزی خراوەتە سەر ئەوەی ئێستا قسەی لەسەر دەکرێت ئەوەیە کە لە ڕووی مرۆییەوە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت ڕێز لە ئاوارەکان بگرن لەبەر ئەوەی ئەوان بە ناچاریەوە هاتوونەتە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ئەمە لە کاتێکدایە کە ئەم ڕەگەزپەرستیە دروست بووە وەک دەزانین لە ماوەی ڕابردوودا لە ڕژێمی پێشووی عێراقدا دروستبوونی ڕەگەزپەرستی بەرامبەر بە نەتەوەی عەرەب دروست بوو بەوەی کە ئەو کارە نامرۆڤانەی کە ڕژێمی پێشوو ئەنجامی دەدا وای کرد کە ئەم ڕەگەزپەرستیە لە ئێستادا دروست بێت. ئێمە لێرەدا باس لە هەندێک بەهای مرۆیی دەکەین کە هەموو ڕێکخراوەکان ئێستا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان جەختی لەسەر دەکەن کە بەهای مرۆیی دەبێ هەبێ و ڕێز لە پەنابەر بگیرێ بەوەی کە وەک دەڵێن کێشەی کورد لە ئێستادا لەگەڵ نەتەوەی عەرەب نییە، کێشەکە لەگەڵ حکوومەتەکان بووە، کێشەکە لەگەڵ ڕژێمەکان بووە و کێشەکانی ئێستاش پێش هاتنی داعشیش ئەوەی کە قەیرانی دارایی دروست بوو کێشەکان لەگەڵ نظامی حکوم بوو یاخود حکوومەت بوو لە عێراق، بەڵام ڕێگەگرتن لە هاتنی ئاوارەی عەرەب کە وەک هەندێک ڕێکخراو ئاماژی پێدەدەن ئەم کەسانە ناچار بوون بە ناچاریەوە پەنایان بۆ هەرێمی کوردستان بردووە کە بەپێی عورفی ئاینی بێت، بەپێی ئەخلاقی کۆمەڵایەتی بێت دەوترێت و باز دەکرێت کە دەبێت ڕێز لە ئەم مرۆڤانە بگیرێت کە هاتوونەتە هەرێمی کوردستان. ئێمە لێرەدا نمونەیەکمان هەیە دەتوانین بخێنە ڕوبەرەزان لە 11 سپتەمبەری 2001دا پاش ئەوەی کە باڵەخانەی سنتەری بازرگانی جیهان لە ئەمریکا تەقێنرایەوە لەلایەن قاعیدەوە و ئەمە وای کە لە پاش ئەوە جەنگی دژی تیرۆر دروست ببێت و داوا بکرێت. دوای چەند ساڵێک لەو ڕووداوە بڕیار بوو کە نزیک لەو باڵەخانەی کە یاخود هەردوو باڵەخانەکە کە تەقێنرانەوە بڕیار بوو مزگەوتێک دروست بکرێت لە ئەمریکا. ئەمە وای کە ناڕەزایەتی لێ بکەوێتەوە و ژمارەیەک زۆر خۆپشاندان کران لە ئەمریکا بەوەی کە ئەم مزگەوتە نابێت دروست بکرێت، بەوەی کە پێشتر بە ناوی ئیسلامەوە و کەسانی بەڕگەز عەرەب ڕووداوەکانی 11 سپتەمبەریان ئەنجامدا، بەڵام لە کۆتاییدا حکوومەتی ئەمریکی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باراک ئۆباما پشتگیریان لەوە کرد کە ئەو مزگەوتە دروست بکرێت بەوەی کە دەستوری ئەمریکا ڕێگە دەدات بەوەی کە پێکەوە ژیان هەبێت لە ئەمریکا و ئەو مزگەوتە دروست کرا لە ئێستادا ئەو مزگەوتە دروست کراوە لە نزیک ئەو دوو باڵەخانەی کە تەقێنرانەوە لەلایەن قاعیدەوە. لە ئێستادا پاش ئەوەی کە ئەم ڕووداوانە دروست بوون لە عێراق، هاتنی داعش، هاتنی ئاوارە عەرەبەکان لەگەڵ ئاوارەکانی تر کە ئێمە زیاتر مەبەستمان ئاوارە عەرەبەکانە بەوەی کە ڕەگەزپەرستی بەرامبەر بۆیان دروست بووە، هاتنی ئاوارە عەرەبەکان بۆ هەرێمی کوردستان ئەم ناڕەزایەتی لێکەوتەوە، بەڵام لەسەر ئاستی جیهاندا پشتگیری کرا لە هەرێمی کوردستان. حکوومەتی ئەمریکا و حکوومەتەکانی تر ئاماژەیان بەوە دەدا کە هەرێمی کوردستان هەرێمی پێکەوە ژیانە و پشتگیری ئەوان بۆ هەرێمی کوردستان بەوەیە کە هەرێمێکە فرە ئاینی و جیاوازیەکانی قبول کردووە و ئەمە شوای کرد کە ئەم پشتگیریە بەردەوام بێت. نێدراوی پاپای ڤاتیکان جەختی لەسەر ئەوە کردووە کە هەرێمی کوردستان هەرێمی فرە ئاین و فرە مەزهەبە. لەو ڕۆوە دیارە کوردی ئەزیدی، هاوڵاتی عەرەبی مەسیحی، هاوڵاتی کوردی مەسیحی و عەرەبی شیعە، عەرەبی سونە ڕووبکەنە هەرێمی کوردستان بەوەی کە ئەمەش جۆرێک لە پشتگیری نێودەوڵەتی بۆ کرا. لە ئێستادا کاردانەوەکانی ئەم ڕەگەزپەرستیەی کە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست بوو و NRT لەم 4 ڕۆژەی ڕابردوودا کە ڕۆژانە بەڕووماڵکردنێکی ڕاستەوخۆ لە بەرەبەیانەوە تا بەرەبەیانی ڕۆژی دواتر
بەردەوام بوو لەوەی کە قسەی لەسەر ڕەوشی ئاوارەکان دەکرد و بە تایبەتی ئەمڕۆ باسی لەم پرسە کرد کە پرسی ڕەگەزپەرستیە، دروستبوونی ڕەگەزپەرستی سەرەتاکانی دروستبوونی ڕەگەزپەرستی و هۆکارەکانی و کاردانەوەکانی لە هەرێمی کوردستان پرۆگرامیشی کرد لەو بارەیەوە بە دوواداچوونی کرد کە ژمارەیەکی زۆر لە ڕای جیاوازی کۆ کردەوە. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەمە دەکەین کە دروستبوونی ڕەگەزپەرستی لە هەرێمی کوردستاندا چ کاردانەوەیەکی لێ دەکەوێتەوە. هەندێک دەڵێن هەرێمی کوردستان پێویستی بەم پێکەوە ژیانەی لە ئێستادا بۆ ئەوی لە داهاتوودا کاری لەسەر بکرێت، بۆی لە داهاتوودا پشتگیری زیاتری پێبەدەست بهێنێت بەوەی کە ئەگەر داوای دەوڵەتی کوردی کرد، ئەگەر داوای جیابوونەوەی کرد، ئەم پێکەوە ژیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە خزمەتێک دەکات بەو پرسە. ئێمە لە خزمەتی ئێوەداین بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە فیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/nalya.tv بۆچوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەوخۆ دەشتوانن لە ڕێگەی ڤیدیۆسکایپەوە لەگەڵماندا بەشدار بن. ئازاد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئازاد. ئەو کاتە باش بەڕێزم زۆر سپاس بۆ تۆرەی ئەوڕۆکە هەڵتەمزاد بەڵام تۆ دێشیش باویژدانەوە بڵێن درەنگ کەوتە و بابەتێکە هەڵتەمزاد دەبا زووتر بەڕاستی ئێوە لەو بابەتانە گەرماوگەر کاک ئازاد ببوورە قسەکەت پێ دەبڕم، بەڵام پێش دروستبوونی ڕووداوەکانی شەنگال ئێمە ئاماژەمان بە پێشوازیکردن و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاوارەکاندا. بەڵێ بێگومان وا بوو بێگومان وا بوو دەستخۆشتانێ دەکەین، بەڵام دیدی ئەوڕۆکە دەبینین بەڕاستی خەڵکانێکەیە لێرە دەیانێ بەڕاستی بەرنامەیەک داشتین ڕەگەزپەرستی بەرپا بکەن لە کوردستان. ئەسڵەن ئێمەی ملەتی کورد قەت نەمانویستووە کاتێک ئەو خۆمان بە مەزموم زانیوە ئاواری ئێران و تورکیا و وڵاتانی ئەوروپا بووینە خەڵکانێک باوشی بۆ کردینەوە. یعنی بەڕاستی ئێستا کە ئەمن هەست باوەشی دەکەم زۆر مەترسیە ئەو کارەکە ئەگەر بێتون لەناو ئەو نەتەوەی ئێمە سەر بگریتن. بەڵام هەرچەندە خۆشبەختانە خەڵکانیشی زۆر لەگەر ئەوەی دانینە، بەڵام هیوادارم. بەڵێ سپاس بۆ کاک ئازاد لە هەولێرەوە. سەلاح لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سەلاح. کاکەم کاتتان باش، دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان. سپاس دەکەین، فەرموو کاک سەلاح. بەڕێزم کاری ئینسانیانە ئەوە پیشەی کوردە، ئەوە لە سیفەتە جوانەکانی کوردە، هیچە دڵگەورە بوون، دڵکراوە بوون. دژمنەکانمان هەمیشە ئێمەیان کوشتە، ئێمە بەعەکسەوە. ئەگەر نمونەی تۆ نمونەی ڕۆژی ڕاپەڕینەکە بینە تخوا ئەگەر مەجالەکە کەم بوو، فەرموو ئەگەر کاتم بۆی ڕوونکردنەوەیەک بدەم کە ئێمە منۆکو پێشمەرگەیەکی قساکەم کە تەجروبەمان هەبووە ئەوانە بووە. پێشمەرگە کاتی خۆی هجوومیە کرد بۆ ڕەبایەکان شەهیدمانەدا، لە پشتەوە سەرکردەکانمان فەرماندەکانمان یانەکران ئەگەر ئەسیرتان کردی مەیکوژن. تۆ تەماشام دڵگەورەی کوردەکە هەموو ئەو سەربازانەی کە کاتی خۆی لە کوردستان بوون هاتبوون بۆ داگیرکردنی کوردستان لە ڕاپەڕینەکە دەستی پێشمەرگە کەوتن کەچی گردیانیان ئازادیان کرد لە کەلارە لە ماڵەکانە تەوزیع بوون. تخواگەر کاتەکە کەم بوو. فەرموو ئەگە کورتی کێتەوە کاک سەلاح من یعنی خۆم لە ناو حەدەسەکانە بوو ئەمانە هاوکاری سەربازەکانمانە کرد، ماڵ بە ماڵ تەوزیعانمانە کرد تا بەڕیانمان کرد. دوای ڕۆیشتنەوە بۆ جەلەولا ئەونا هەمان سەربازەکان چەکیان هەڵگرتنەوە بەرامبەرمان. ئەمە هەموو خەڵکی کەلات شایەتە ئازادیانمان کرد. ڕۆیشتین دوایی کاتێک ڕاپەڕینەکە ئەوە بوو بابڕین تێشکە دووبارە حکومەت هاتەوە ناوچەکان هەمان سەربازەکان تاویانە. بەڵێ سپاس بۆ کاک سەلاح لە کەلارەوە. وەعد لە سێمێلەوە ئەم کاتت باش. سڵاو دەبێ کاک وەعد. بەڵێ گوێمان لێتە فەرمووی. براس هیچ شێوەیەکی لەگەڵ هەندێنینە عەرەبە بن داخلی هەرێمێت باژێرێت مەبن. بەڵێ ئەوە تشتێکی گەلە نەباشە. سبای ئەف عەرەبە خرد ئەگە داعش هاتە باژێرێت مەدا ئەف عەرەبە خرد دەستی لە عێراقن و دژی مە شەڕیکن. خودی ئەوە دیارەژە ئەف عەرەبە هەر دژمنت منە حتاژی ئەوە دژمنت منە. کاک وەعد هەندێک لەلایەنە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان ئاماژە بۆ دەدەن کە هاتنی ئەم ئاوارانە بەڕێکاری یاساییە کە هاتوون و داتا و زانیاری کۆ دەکرێتەوە لەسەر یەک بە یەکی ئەم ئاوارانە. ئەمە پێت وایە وا دەکات کە وەڵامێک بێت بە ئەو کەسانی کە دەڵێن ئەمە کاریگەری دەبێت لەسەر لایەنی ئەمنی؟ پێت وایە ئەمە وەڵامێک دەبێت یاخود نا؟ برا ئەوە مشکلە ناف عەرەبە ئەوە ئەو کەسێت ئەوی تشتی بێنە و پێ مەسئولم سبای ئەف عەرەبە هەر دەبنە مشکلە بۆ مە حتا ژیان هەیە ئەوە دژمنێت منە ئەوە نایە بمنە دەوڵەت
ئەمە هیچ شێوەیەک ئێمە چێمە بداخلی ناف بن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاروان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاروان. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس فەرموو کاروان. کاکە گیان ئەوە بەنسبەت بەرنامەکەتانەوە ڕەگەزپەرستی نییە برا مەترسێکی ڕاستەقینەن لە سام خەڵکی کوردستان. ئێمە مەبەستمان لە ڕەگەزپەرستی بەرامبەر بە نەتەوەی تر کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە مەبەستمان ئەوەیە کاروان. کاکە گیان نەتەوەی تر عەرەب برا هەموو چەکدارن بەخوا ڕۆژت مشاکە لە هەندێک ئوتێل بە هەڵهەڵی لەدەن هاتبوونە خوارێ وتبیا خەڵک با هەڵێ تێگەیشتی لە هەندێک ئەمە لەکوێ کاروان ئەمە لەکوێ؟ لە ناو هەولێرەوە هەموو خەڵک دەزانێت ئەرکی لایەنە ئەمنیەکان چی بۆ دەبێت چی بێت لە دۆخێکی ئاوە کە ڕەنگەمە کاری ئەوان بێت کە ئەم شتانە چارەسەرکەن. برای بەڕێزم سەتا سەرد ئەگەر ئەو عەرەبانە دەرنەکرێن هەر هەمویان تیرۆریستن هەر هەمویان. کاروان بۆچوونێک هەیە کە دەوترێت ینی ئەمە شتێکە کە مێژوش وایە و ئەم هەمومان ڕۆژانە لە میدیاکانەوە باز دەکرێت کە نەتەوەی کورد پێشتر چەوسێنرا و نەتەوە لە ئێستادا کورد کە هێزی هەیە بە تایبەتی لە ئێستای عراق کە هەرێمی کوردستان ئارامترە لە ناوچەکانی تری عراق ناوەڕاست و باشووری عراق کورد دەبێت کە پێشتر چەوسێنرا و نەتەوە ئێستا بێت و ئەم خەڵکانی تر و نەتەوەی تر بچەوسێنێتەوە. کاکە جانەوە تۆسانەوە نییە برا ئەوانە بەدەست هاتوونە با فێر برێن جا لەو کاتەیە هێز ناخوا لەو کاتەیە لە هەڵڵایە ئەوانە فرسەت وەرەگرن ئەجە داوا دەکەین بە زووترین کات ئەوانە بنێرنێنەوە خەڵکێکی گەلە زوویشە هەمووشی ئەوەی کە لایەن و ڕێکخراوەکان ئاماژەی پێدەدەن کاروان دەڵێن ئەمە دەبێت بە یاسابێ و کەمپیان بۆ دروست بکرێ ئەمەش چارەسەرێکە تۆ لەگەڵ ئەوەی ئیسفادەی تێگەیشتی ئەجابا هەتا زووە خەمێک لەو خەڵکە بخۆن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە بریتانیاوە ئەم کاتت باش کاگیوە. ئەو کاتە باش بەڕێزم دەستخۆشی تەوەریام ڕوتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵعفو کاگیوە بوو بەرە پێشەوەی قسە بکەی ئێمە باس لە پەناهەندە دەکەین یاخود پەنابەر کە دێتە وڵاتێکی ترەوە یان ڕوو دەکاتە شوێنێکی تر بەهۆی هۆکاری جیاوازەوە جەنابەت ئێستا پەنابەری لە بریتانیا پێت وایە لێکچوونێک هەیە لە نێوان ڕۆشتنی تۆ بۆ وڵاتێکی تر و هاتنی ئاوارەیەک بۆ هەرێمی کوردستان و ئەو بەها مرۆیانی کە لە ئێستادا باز دەکرێن لێکچوون هەیە لە نێوان هەردووکیاندا؟ بەڵێ لێکچوون هەیە و جیاوازیش هەیە لە سەر باشە ئەو شێوازی کە مەسەلەن لە کورد لە سەرەتای گەیشتنی بە دەرەوەی وڵات ڕوبەڕووی ڕخنێکی زۆر دەبوو ڕوبەڕووی تانە و تەشەلێکی زۆر دەبوو لە دەرەوەی وڵات بەڵام بە قەنەعەتی من بە بۆچوونی من کورد خاوەنی ڕوعێکی تایبەتە لە مەسەلەی ڕایسیزمیدا بۆ بەڵگەش لەسەر ئەوەیە کەمە لە چوار وڵاتی جیاوازدا دەژین خەڵکێکی زۆر لە کوردستان دەژیان مەسەلەن وەکو پەناهەندەی هاتوۆتە بەریتانیا وەکو پەناهەندەی هاتوۆتە کوردستان لە کوردستان دەژیان خاوەنی ڕوعێکی تایبەتیە کورد. بەڵێ گوێمان لێتە کاگیوە. بەڵێ کورد خاوەنی ڕوعێکی تایبەتیە لەسەر ئەو مەسائلانەی کە بەخصوص لەسەر نەتەوەی خۆی کە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ خەڵکی دەرەوە. بەڵێ سپاس بۆ بەشداریکردنت کاگیوا لە بریتانیاوە. یاسین لە سویدەوە ئەم کاتت باش کاک یاسین. کاتێ باش براجان دەستخۆشی بەرنامەکە دەکەم. سپاس دەکەین فەرموو کاک یاسین. ڕاستی من پێم خۆشە مەسەلەی ڕەگەزپەرستی بۆ هەر ملەتێ دەست بدا بۆ کورد دەست نادا بە تایبەت بم بارودۆخەی ئێستادا بە تایبەت ئێمەی کورد بەوە ناساین کە ئەتوانین زیاتر ئێجرا بکەین لەگەڵ هەموو نەتەوەکانی تردا. ئەنالەت لە وڵاتانەیش کورد بەوە ناسراوە کە زوو تێکەڵا بێ ئەتوانێ بگونجێ لەگەڵ هەموو نەتەوە جیاجیاکاندا. بەڵام ئەو وەزعی کە ئێستا لە کوردستانە بەو شێوەیە کەوا ڕەگەزپەرستی پێیا بووە دژ بە ئاوارەکان بەدەستەکە زیاتر دژی عەرەبە ئەمە عەرەبیش ڕاستە ئینسان نابێ ئەو مەتوانێ لە عەرەب بدا بە تایبەت لەم بارودۆخەی ئێستادا بەڵام لەگەڵەوەی شادێ ئێمەی ملەتی کورد باش بیکەینەوە لەم ڕۆژەدا چونکە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە بە عەرەب دەرکەین لە کوردستان ئاکاری دۆخەکە بەرەو شەڕی کورد و عەرەبەڕا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کەیوان لە پێنجێنەوە. کاروان گیانم کاتە باش. سپاس فەرموو کاکەیوان. ماسەکەم کاروان ئێستا کاتێکی پێویست نییە لەم کاتەنە هەموارە لە هەرێمی کوردستانە کەسانی وەک فەراسەنگاوی بێنەوە سەر شاشە و رادیۆکە تەلەڤیزیۆنەکان خەڵک گوێبیسی قسە وتەی بە جۆش و خۆشی بن. بە ناوی کەس نهێنین ئەگەر مەبەست ڕەخنە بێ دەتوانی قسە لەسەر هەر
کەسێ بکەی بەڵام بەبێ ئەوەی تەشی باش هیچ کەسێ بکەن ڕەنگە ئەوە مەبەست نەبێ بەڵام من پێش ئەوەی قسەکان بکەی بۆی وانە بێت کە تەشیر بە هیچ کەسێ بکرێت کاکەیوان پێویست ناکە وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵێک هونەرمەندی بەتوانە سرودێکی تەواو بە حەماس پێشکەشکەن کاکەیوان بڵێ سەبارەت بە تەوەرەکەی ئێمە سەبارەت بە دروستبوونی ڕەگەزپەرستی لە هەرێمی کوردستان بەرامبەر بە هەندێک نەتەوەوە کاردانەوەی ئەم ڕەگەزپەرستیە بەداخەوە پەیوەندەکەی بچڕا عەزیز لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک عەزیز ئەم کاتت باشرا بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەین وڵی براکە من ئەمریکا ئەڵێم ڕەگەزپەرستی ناوی نانێم ڕەگەزپەرستی بەڕاستی کورد حەقی خۆیەتی ئێستا دڵگران دێ بە هاتنی ئەمانە کات هەر ئەمانە بوون دۆنێ و تێرێ و پەسر تێرێ کەسوکارێنە ئەنفالە کردیان بر لە عەقڵ کتەکانمانێ نەفرۆش یعنی کورد ماف خۆیەتی ئەمە قەزە مەسەلەکە ڕەگەزپەرستی نییە کاک عزیز ئەگەر وایە پێت وایە ئەو ڕێکارانەی کە دەڵێت مافی خۆیانە کورد مافی خۆیتی بیکات ئەمە جۆرێک لە کاردانەوەی لێ ناکەوێتەوە لە جیهاندا بەتابەتی ئێستا زۆربەی وڵاتانی جیهان پشتگیری لە هەرێمی کوردستان دەکەن بەوەی کە هەرێمی پێکەوە ژیان و هەرێمی هەمونەتەوە و ئاین و مەزەبەکانە من پرسیار دەکەم وەڵام لای تۆیە بەڵێ ئەمە تەوساندنەوە نییە من توانام نییە یارمەتی دەموتەواو چەند ساڵ کە بووە نمونە من بەواڵم کورد ڕەگەزپەرست نەبووە چەند ساڵ جەماعەت ئەو ئینەتی مەجزالا و جەماعەت عەبدولعەزیز حەکیم و عەمار حەکیم لە پێنجان لەو ناوە کاکە کورد خزمەتیانی کرد بۆوە کورد نێژێکی تاڵی نەبوو لەگەڵەوانەیە بەڵام ئەسی عەرەب سنەیە کاکە ئەزانیکی بە کورد کردووە بەس مەگە خوا بزانێتیان بە کورد کردووە و لە بلایەن دینشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەڵێ جبلت القلوب على أن تحب من أحسن إليه وأن تكره من أساء إليه يعني أنت غنبردي خود ما باسك على ضلوا خوك يندراوا وبنيا دراوا بەڵێ سپاس بۆ کاک عەزیز لە کەرکووکەوە محەممەد لە بازیانەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەم کاتە باش کاشوە سپاس دەکەین فەرموو کاک محەممەد بەڕوای من کاشوە گیان ئەبێ ئەم ئاوارە عەرەبانەی کە دێنە هەرێمی کوردستان بە پێی کۆمەڵە یاسادە جارێ نابێ ئەم هەموو گەندە بێتە کوردستان کاکە گیان بە پیرەکان و مناڵ و ئافرەتەکانیان بێنە کوردستان دوای ئەوەش با لە کەمپا بنەوەکو بەم شێوە بڵاو لەناو کوردستانە بڵاو بوونەتەوە بەشا لە بازیانە هەر گەڕەکێ سێسوارمانە عەرەبی تێیە بە شەو دێنە بەردەرگا خەڵکەجیان بێزار کردووە دوای ئەوە ئەمڕۆ لە یەکێ لە گەڕەکانی بازار خەڵک عەرەبی بینیوە خەریکی چەک فرۆشتن بۆ بە سیارەیەکی بیکافرۆش دوای ئەوە باش ئەم چەکانەیان چۆن هێناوەتە کوردستانەوە ئەمە ئەبێ لێکۆڵینەوەی لەسەر بکرێ دوای ئەوە ئەم عەرەب وەکو پەنابەر بۆ کوردستان زۆر جیاوازە لە وڵاتانی دێت عەرەب 182,000 کەسی لەم وڵاتە ئەنفال کردووە پێت وایە کاک محەممەد ئەوەی کە ڕێکخراوەکان دەیڵێن عەرەب کردی یان حکوومەتێک کردی کە حکوومەتێکی بەعز بوو لە عێراق کاکشوانجا عەرەب کردی بەمانای کەلیمە ئەبینین کۆمکاری عەرەبی ئێساش دژایەتی کوردەکە کورد بە کاین و جوولەکە و نەوەی جنۆکەوە سپاس بۆ کاک محەممەد لە بازیانە بەڕێزان دیارە ئێمە هەر پرسیارێکە دەیکەین ئەمە پرسیاری ڕەنگە پرسیاری شەقام بێ پرسیاری ڕێکخراوەکانە و لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێم خۆشی ئاماژە بۆ دەکات کە ئێستا دەبێت پشتگیری لە یاخود کۆمەکی ئەم ئاوارانە بکرێت کە دێنە هەرێمی کوردستانەوە بە هەموونەتەوە و ئاین و مەزەبەکانەوە بۆیە ئێمە ئەم پرسیارانەی کە دەیکەین ئێمە ڕای خۆمان تێکەڵ نەکردووە لە پرۆگرامەکانی مایکی خەڵکدا پرسیار دەکەین بۆ ئەوەی بکە پرسیاری بەرامبەر بکرێت بەرامبەر بۆی کە ڕایەکی جیاواز هەبێت لەو بارەی کە ئێوە قسەیەک دەکەن یاخود ڕایەک دەردەبڕن ئەو ڕێکارە یاساییانەی کە کاک محەممەد باسی کرد لە بازیانەوە لە ئێستادا لە کەرکووک کێشەیەکی ئاوا دروست بووە بۆ لایەنە ئەمنیەکان کە دەڵێن هەندێک لەو ئاوارانی ڕوودەکەنە کەرکووک دیارە بەشێک یان هەندێک لەوانە بەبێ ئاگاداری لایەنە ئەمنیەکان دێنە ناو کەرکووکەوە بۆیە ئەمان جۆرێک لە نیگەرانیان دەربڕیەوە لە لێکۆڵینەوە و بەدواداچووندان بۆ ئەوەی کە ڕێگە نەدەن بەوەی کە بەنایاسایی خەڵکانێک بشتە ناو کەرکووکەوە و لەوێ نیشتەجێ بن بۆیە لە ئێستادا ئەو ڕێکارە ئەمنیانی کە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕووماڵە ڕاستەوخۆکانی نارتیدا ڕووماڵمان کرد گواستمانەوە ئاماژەمان پێدا لایەنە پەیوەندیدارەکان قسەکانیان ئەو بوو لە هەولێر سلێمانی لە دهۆک ئەوەیە کە ڕێکاری ئەمنی هەیە بە دوواداچوون هەیە و کۆکردنەوەی داتا و زانیاری هەیە سەبارەت بەو هاوڵاتیە ئاوارە عەرەب و نەتەوەکانی تریش یاخود مەزهەب و ئاینەکانی تریش کە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان لە سلێمانیەوە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە
کەمال لە سلێمانیەوە ئەم کاتت باش کا کەمال ئەم کاتی تۆش باش کاک کاروان شوانم ناوە کا کەمال فەرموو کاک شوان ئەو تەوەرە من لەسەر تەوەرەکە قساکەم وشەی ڕەگەزپەرستی بوو ئەوە معقول نییە چونکەەوە ڕەگەزپەرستیت نییە ئەوەی ئێمە کە ئێستا هاتووەتە وڵاتەکەمانەوە و خەڵکی کە هاتووە ڕۆژگارێک بە شەڕی بەرامبەر کردوین ئێستا کە هاتوۆتە وڵاتی ئەمە و دانیشتوە لە ناو شارەکانە ئەمە یەک دوو ئەگەر نمونونەکەی تریشمان نەبەردەستە ئەگەر کەرکووک تۆزێ بگەڕێتەوە بۆ مێژوو ئەزانی کە کەرکووک چۆن ئێستا مادی سەوچلی بۆ دانراوە واتە پێت وایە کاکەمال ئەمە هەست دەکرێت بەوەی لە داهاتوودا کاریگەری دەبێت لەسەر دانیشتوان و ژمارەی دانیشتوان بۆیە لە کەرکووکدا ئەوە ڕوویداوە لە ئێستادا هاتنی ئاوارەکان ئەگەر هەر کەسێک مێژووی کەرکووک خوێنێتەوە کاکە شوانە باشە کاکەمان بەڵێ تۆ وەڵامت دامەوە بۆەوە چی چارەسەرە بۆ ئەمە ڕێکاری یاسایی کۆمەڵە عشارە عەرەبانەی کە هاتوون لە کەرکووک دانراون بە مادی سەوچلیش ناچێتەوە ڕێکاری یاسایی چارەسەر نییە بۆ ئەمە کە یاسا بتوانێت ئەمە وەڵای ڕێکاری یاسایی مەفروزە لە سنووری چەمچەماڵ بۆ دیوان نەیەڵێ بێن نامدیوە نەیەڵێت یان ئەگەر هاتن دەبێت بەدووادا چونکە لە بەوانی مەقال نەومەنتیقانەکەم کە ئەم بۆ بکەن بە مشار و کۆڵانێکا بڵاوبنەوانێ بەڵێ دروستکردنی کەمپ و جیاکردنەوەیان وە کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەریان چارەسەرێکە پێت وایە نەخێت چارەسەر نییە چونکە ئەوان کاتێک گەنج ینی یا خانووە گەگرێ دوو کەسن کاتێک گەزانی شەو ئەبێ بە 20 کەس تێگەی ئەو بیستا ئەڕوات وەزبێشیگەیت ئەڕوات ینی تۆ من سپاس بۆ کاک کەمال لە سلێمانیەوە عەبدوڵسەمەد لەگەڵماندایە لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵسەمەد هەموو کاتێکە باش قوربان جەنابتان باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک عەبدوڵسەمەد دەستخۆشیم بۆ تەوەرەکە بۆ بەرنامەکە زۆر سپاس دەکەین بەڵام ئەوەی لێرە پێویستە بووترێ ئێمە بێ هەمومان ڕۆشنبیر بین بەرامبەر بم مەوزوع هەستیارە هاتنی ئەم کی ئاوارەیە و کی ئاوارە نییە ئەبێ ئەوە ئاگادار بین لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە بەرپرسەیەکە ئیدارەکان بەرپرسانی ئاسایش شۆرتا ئەمانە هەمویان مەسئولن لە دوایەوەی کە خەڵکیش مەسئولە پێویستە چی بکرێت پێویستە کەمپەکە ئەوە داوای هەموو خەڵکیشە ینی تا ئێستا بۆ حکوومەت یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ پەلە ناکات لە دروستبوونی ئەم کەمپانە ینی کاک عەبدوڵسەمەد لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت هەمیشە ئاماژە بۆ دەدەن کە هاتنی ئاوارەکان لە زیادبووندایە و ئەگەری ئەوەش هەیە کە لە دروستبوونی هەر ڕووداوێکی تردا لە هەر شارێکی تری سەر بە پارێزگاکانی عێراق دیسان ئاواری تر بێت ینی کەم دروستکردنی کەم چۆن دەکرێت لە کاتێکدا کە هێشتا نزیکەی 2 مانگە ئەمەی کە ئێستا ڕوودەدا دروست بووە ئەخ دەبایمە بگەڕینەوە بۆ مێژوو لە 91 ئێمە من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە 91م بیرە تەمەنێکی تا حەدێم بیرمە تەسەورەکەی کەمپێکی تەواو لە ئۆردوگای قڕوە لە ئەمانە زۆر جا من لە تۆڕە کۆمەڵاتەکان باسم گوت ئاماژەم پێداوە لە ئینەکەی خۆمەوە لای ئەکاونتەکەی خۆمەوە تەسەورەکەی خەڵکی زۆر هەمان بۆ چون و هەمان ڕای بەندەی هەیە لەسەر ئەوەی بۆ بەو پەلەیە حکوومەتێکی وەکو ئێران توانی ئێمەش ئەلحەمدولیلا ئێستا توانامان هەیە ئیمکانێتمان هەیە پێویستە ینی نەکەونە ناو بەکرێ ئێمە نەمانتوانی بچین بە وەرەقا ئەچینە بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵسەمەد لە چەمچەماڵەوە ئەو ئیمکانیاتی کە کاک عەبدوڵسەمەد باسی دەکات ئێستا هەموو لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێم جەخت لەسەرەوە دەکات کە ئێستا هەرێمی کوردستان لە توانایدا نییە کە کۆمەکی هەموو ئاوارەکان بکات کە ڕوویان کردوتە هەرێمی کوردستان بەتایبەتی لە دروستبوونی ڕووداوەکانی سووریادا و هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان ئەو کات سەرۆکی هەرێمی کوردستان لە ئەوروپاەوە ئەوی ڕاگەیان کە هەرێمی کوردستان لە توانایدا نییە کە کۆمەکی هەموو ئاوارەکان بکات کەواتە ئێمە دەپرسین چ بگات بە ئێستا کە ئاوارەی پارێزگای ئەنبار و ئاوارەی پارێزگای نینەوا و ناوچە داڕندراوەکانی هاتە سەر محمود لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محمود کاتت باش کاک سواری بەڕێز سپاس دەکەین فەرموو کاک محمود ئێمە باسەکان تێکەڵ نەکەین کە وارە و نازانکانی لە کوردستان ئەوە ڕێزیان هەیە هاوڵاتی کوردستانی وەکو برا ئەرمەنەکان و ئاسووریەکان و تورکمانەکان ئەمە ئاوارە ئێمە بەسمان عەرەبە عەرەب کوردی سووریا لەگەڵ هاتنی عەرەبی ڕوومادی فەرقی هەیە کوردی سووریا لە خەتەرە و لە بوونی وجودی هەوێی لە خەتەرە ئەمن عەرەبی
ڕووماتی و عمارە و نازانسی ئەمە بۆ بە سەتەها هەزار دێن بۆ ئێرە و مڵک بکردن و خان و بکردن و نازانم چی و دوای ئەمە نەتەوەیە کە ئێمە 1500 ساڵە دژمنایەتیمان لەگەڵیانە هەیە. باشە کاک محمود من پرسیارێ دەکەم ئەگەر هەرێمی کوردستان جیا ببێتەوە خۆت خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ بێت ئەم کێشەیە دروست نابێ بەوەی کە هەر ئاوارێک بێت و لێرە نیشتەجێ بێ کێشەکە ئەوەیە بێت کاشان بەڕێز ئەو کاتاگە بووینە دەوڵەت وەکو دەوڵەتێکی ئەوروپی یاخۆکو هەر دەوڵەتێک ئەو کاتەی ئاسا ڕێسای کرمانە بێ بەڵام ئێمە ئێستا عەرەبانە نەتەوەیەکن کە 1500 ساڵە داگیرکەری ئێمە. سپاس بۆ کاک محمود لە هەولێرەوە و چانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵکدا پرس و تەوەری پرۆگرامەکە تایبەتە بە دروستبوونی ڕەگەزپەرستی لە هەرێمی کوردستان و کاردانەوەکانی ئەم ڕەگەزپەرستیە لە فەیسبوکەوە ئالانی ئەلەند کە خۆی پەنابەرێکە لە بریتانیاوە تێبینەکی نووسیوە دەڵێت ڕەگەزپەرستی پەڵەیەکی ناشرینە لە هەر کوێیەکی ئەم جیهانەدا بێت کورد ڕەگەزپەرست نییە بەڵکو ئازاری شەشتووە و ڕق لە دڵە ئەگینا ئاوارە ماڵوێرانەکان جائیتر عەرەب بێت فارس بێت جوولەکە بێت یان هەر قەومێکی تر من لە شاری لیدز دەژیم لە بازار بووم پێرێ هاوڵاتیەکی سعودی پرسیاری زانکۆی لیدزی لێکردم نیشانی بدەم پێم وت نزیکە لێرەوە پێویست ناکات بە تەکسی بچیت من ئەدبەم لە مناقشەیەکی بچووکدا خۆمان بێکتر ناسان وتی ماشەڵڵا کورد چەند جوانە چەند جوان ئیسلامی گرتووە ڕەفتاری پێ دەکات چونکە لەم وڵاتەدا کورد زۆر یارمەتیاندا منی شوتم ئەوە ئەو ڕەفتاری تۆ پێی سەرسامی هی با و باپیرانمانە نەک ئیسلام چونکە ئێمە پێش ئیسلام کورد بووین وەک خۆی ئاماژەی پێداوە کاوە لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باشکا کاوە بەڕێزم کاتان باش کەم کات زیاترم پێویستە فەرمووکەکەەوە ئێمەی کورد قوربانی ڕەگەزپەرستی بوونە و باچێکی گەورە ماداوە لە مێژووی ڕابردوو بۆیە دەکرێت ئێمەی کورد ئەو خاڵی کە خاڵێکی پرشنگدارە لە مێژووی خۆمان و حکومڕانیمان لە ماوەی کەمی ڕابردوودا توانیمان وێنەیەکی وا بە دنیا نیشان بدەین کە ئیمڕۆ پاپای ڤاتیکان وڵاتە زرهێزەکانی وەکو ئەمریکا بریتانیا فەڕەنسا ئیتاڵیا کە بەڕاستی جێی شانازیە بۆ گەری کورتوانی بۆ تەسامح و لێبوردوویە بۆ ئەمەشە کە بێ بە هەموو شێوەیەکم بەرگرینەوە بکەین بەڵێ کورد باوشی کراوە بێ بەڵام بە یاسا ڕێخستن و هەمووشی بۆ ئەواگرێتەوە کە ئێمە قوارەیەکی سیاسی قوارەیەکی دەوڵەتداریمان نییە بۆی کە بتوانانی خۆمان پارێزین بڵێ دەبێت لایەنی ئەمنی زۆر فرامۆش نەکەین و لەگەڵش من ئیزافەیەکە بێ بەداخەوە لە 33 دەوڵەتی عەرەبی من لە مایکی ئێوە ئاڵێم لە 200 ملیۆن عەرەب تاکە یەک کەس و یەک باڵێزخانە ئەمەی کە ئێستا بە سەریگەری کووردا هات باس لێوە نایە دەنگی لێوە نایە بەڵام کورد هەر بە هەمان ڕوحەتی گەورەی و جوانی و ئاینە پاکانی ڕابردووی خۆشی توانی باوچێکی گەورە بکاتە بۆیە من داوا لە هەموو لایەکەکەم کە تەسامح و لێبوردن هەمان ئامانجمان بێ و هیوادارم ئینشاءالله لە ماوەیەکی نزیکا سەربەخۆی کوردستان و کۆتایی هەموو شتەکان. سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە توانە شۆرۆ نووسیوێتی ئیسلااو دەبێت حکوومەتی هەرێم ئەوەرە عەرەبەکان کۆ بکاتەوە لە کەمپێک نەک بەناو شارەکاندا بڵاوەیان خود بڵاویان بکەنەوە و خۆی نووسیوێتی کوردستان لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش. ئەو کاتە باش کاکشوان زۆر سپاس دەکەین کوردستان خان دەستخۆشی بەنامەکە لێکم سپاس دەکەین فەرموو کاکشوان پێش ئەوەی لەسەر کەورەکەتان قسەکەم دەمەوێت ڕخنەیەکەمێ لە کەناڵەکەتان فەرموو هیوادارم بەدڵێکی گەورە لێمانی قبوڵ بکەن زۆر زۆر ئاساییە فەرموو خات و کوردستان ئەم شەو لە پەخشی ڕاستەوخۆی کەناڵی NRT-دا ڕاستەوخۆ ڕۆکانجاسی پەیامێری ئێوە ئەڵێ کەرکووک چۆڵە کەرکووک ینی ئەم ڕۆژ لە راپۆرتێکی دیکە ئەلێ باری دەرونی کەرکوچەکان شڵەژاوە ینی ئارام نییە بەڵام بۆ مانایە نەبێت خات و کوردستان کە چۆڵەوە کەسی تێدا نییە مەبەستی لە شەقامەکان دابوو لە شەواندا بەتابەتی ئێمە ڕاستەوخۆ ئەو شەقامەمان پیشاندا کە ئاماژەی پێدا کە چۆڵە مەبەستیەوە نەبوو کە هاوڵاتیانی کەرکووکیان چۆڵ کردووە بۆ مانایەنە لەبەرو ئێمە لەگەڵ ئەوەدانی کە ترسود لە ڕاوکێ بڵاوکەینەوە کاتژمێری 3 بۆ 4 5 6 هەر بە 24 سەعات لەناو کەرکووک بسوڕێ و کەرکووک چۆڵێ هیچ کاتێ ینی ورەی کەرکوچەکان ورەی پێشمەرگەیە بەڵێ لەگەڵ ئەوەدا خات و کوردستان ئێمە هەمیشە ئەو وتانەی لایەنە ئەمنیەکانمان بڵاو کردوتەوە کە هاوڵاتیانی کەرکووکیان دڵنیا کردوتەوە بەوەی کە پەیامێرمان ڕۆکان جاف لە کەرکووکەوە دوێنێش ئاماژەی بۆ دەکە لایەنە ئەمنیەکان هاوڵاتیانی کەرکووک دڵنیا دەکەنەوە لەوەی کە ئارامەوە هیچ شتێک ڕوو نادات نازام لەگەڵ مادەماوی بەڵێ بەڵێ
چ شتێکت ماوە لەسەر تەوەرەکە قسەی لەسەرکەی؟ کاکشوان ئەزانی چی کاتێک کە راپۆرتێکە بێ هیوادارم لەگەڵ کەسەکان قسە بکەن لە شوێنێکی چۆڵ نەبێت بچنا جێگا گشتیەکان قسە بکەن لەگەڵ خەڵک بزانم ورەی کەرکووکی و ڕای کەرکووکیەکان وەربگرن لەسەر ئەم بارودۆخە هەموو کوردستان مەقەت کەرکووکی برێ بەرز نابێت. زۆر سپاس بەڵێ سەبارە بە تەوەرەکە بەڵێ فەرموو بە کورتی. بەڵێ کاکشوان لەسەر تەوەرەکەش ئەوە مانای ڕەگەزپەرستی نییە کە ئێمە مافی خۆمان وەربگرین. ئێمەی کورد لەوەتەی هەین لە پێناوی ئەوەی لە وڵاتان دەنگ بدەین و لە پێناو ئەوەی کە سەرکردەکانمان ناوێن هەبێت و خەڵک بەباشی باسییان بکە چینی هەژار و چینی لێقەوماوانمان هەمیشە چوساون. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شوشە لە ڕانیەوە ئەم کاتت باش شوشەخان کاتت باش سپاس دەکەین دەستخۆشی بۆ تەوەرەکەت زۆر سپاس دەکەین شوشەخان. والله من رەخنەم لەسەرەوەی هەیە کە قەت کورد و عەرەب نابن بە برای یەکتر لەبەر ئەوەی ئەو تەقینەوە هەشتێکی دەکرێت هەموو لەژێر سەری عەرەبدایەتە دەگەی بەڵام ڕەخنەیەکیش بۆ هەولێر کە ناوی لێدەنێت پایتەختی گەشتیاری عەرەبی دەبوو ئەو ناوەی عەرەبی هەر شوشەخان با بەناوی هەموو هاوڵاتیانەوە قسە نەکەین با ڕێز لە یەکتر بگرین ئەگەر بەشێک لە هاوڵاتیانی هەر شار و شارۆچکەی هەرێمی کوردستان حاڵەتێک هەبێ ڕووداوێکی بە قسەی لەسەرکەین با نەڵێن خەڵکی فلانش لەبەرەوەی ئەمە ڕەنگە مبالەغە بێت وەوانە بێت ئێمە بەناوی هەموو خەڵکەوە قسە بکەین لەگەڵ ڕێزمدا. زۆر سپاس دەکەین کە ڕەنگە ئەمە شتێک بێ لەو شتانی کە میدیای کوردی دەبێت چارەسەری کە بەڕێزان کە خۆپشاندانێک ناڕەزایەتی هەبێت لە شار و شارۆچکەیەک بەڕاستی نارتی دیارە کاری لەسەر ئەوە دەکرد کە لەگەڵ ئەو ڕستەیەدا نییە کە هاوڵاتیانی فلان شارۆچکە خۆپشاندانین ئەنجامدا لەبەرەوەی بمانێ نەمانەوێ هەموو هاوڵاتیانین بەشێک لەو هاوڵاتیانە بۆیە هیوادارم لە مایکی خەڵکیشدا ئەمە نەریتێک بە کە ئێمە قسە بکەین لەسەر ناڕزایەتیەک لەسەر حاڵەتێک لەسەر ڕووداوێک بڵێن بەشێک لەو هاوڵاتیانیان ژمارەیەک لەبەرەوەی بە هەموو شێوەیەک مبالەغەی و زیادەڕۆییەکە بڵێن هەموو هاوڵاتیانی فلان شارۆچکە شتێکی وایان کردووە یاخود حاڵەتێکی لەو جۆرە ڕوویداوەکە ناڕزایەتی بیان شتێکی تر بێت. بەهمەن لە دەربەندی خانەوە ئەم کاتت باشکاک بەهمەن ئەم کاتە باشکارشان یان باش زۆر سپاس دەکەین ڕوان دەستخۆش بەناس لێتم سپاس کاک بەهمەن فەرموو گەرە بارێک نەبێ یەک تۆز کاتەکەم بۆ درێژکەیتەوە مەونونی جەنابم بەداوای لێبنەوە کاک بەهمەن ئەو کاتت هەیە هیوادارم قسەکان کورتکەیتەوە بۆی کاتی کەسی تر نەگرین بەڕاستی ئەمە نابێت نەتەوە پەرسی و ڕەگەز پەرسی لەبەرەوەی ئێمە خۆمان براکانمان لە ڕزی پێشەوە شەڕەکەن کوردستانە پارێزن بەڵام ئەوان هاتوون بە ئازادی بە سەرفرازی لەم خاکەیە لە یعنی ئێمە خۆمان کێشەیەکمان هەیە ئەوانیش بوونەتە ئەرک و ئەرک بەسەر شانی ئێمە و یعنی کاک بەهمەن هەندێک پیان وایە ئەو ئەرکە وای کردووە کە پشتگیری نێودەوڵەتی هەبێ بۆ هەرێمی کوردستان وڵی ئەگەر تۆ مەسەلەن ئێسێمە سەرکردەکانمان ئەیانێ بە ڕەنجە شانی کوڕەکانی ئێمە خۆیان ناو بناسێن لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بەڵام ئێمە خۆتزانی هەمووی کوڕی فەقیر وەژارە کوژێ باشە حاڵەتی ئەوە ناساندنی سەرکردە و حزبەکانە یان ناساندنی گەلی کورد و حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان بەگشتیە گەلی کورد خۆی هەڵوێستیە بێ لەبەرەوەی ئێمە ئەم وڵاتە بەیانی ئەگەر ئەمانە ئەمە پلان بێ بۆ داگیرکردنی خاکەکەمان ئێمە حکوومەت چ بەڵێنەکەدا بە میلەت کە بەیانی ئەمە خاکەکەمان داگیر نەکەن. بەڵێ سپاس بۆ چارەسەر چیە پێت وایە کاک بەمەن ئەگەر تۆ پێت وایە ئەمە پلانێک بێت چارەسەر چییە دەبێت چ ڕێکارێکی یاسایی و ئەمیر بێتەوە سێرەکەی لە ماڵێکە شش حوژنیتە ئەتیاوەکانیان لەکوێن یا هاتووە لێرە ئەڵێ من پەنابەرم ئەی هەموو ڕۆژە ئەچێ بۆ جەلەولا بۆ مندەلی ئیشی چێ لێ ئەگەر ئەو پەنابەر لە تێساڕای کردو ئیشی چێ ئەچێ بۆ بەڵێ سپاس بۆ کاک بەهمەن لە دەربەندی خانەوە ئاکۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاکۆ ئەم کاتی تۆ باش بەڵێ زۆر سپاس دەکەین فەرموو کاک ئاکۆ بژی من وەکو گەنجێکی ساری سلێمانی بەڕاستی ئەم ڕەگەزپەرستیە حەقە لە ناو خەڵکی سلێمانیا دروست بێ چونکە هەرچی ئاوارەکانی هەتا سووریا بوو سووریا هەتاوەکو ئێستا ئاوارەکانی ناحیە جەلەولا هەرچەنە لە ناحیە مرۆڤایەتی و حەقە بە خێرهاتنیان بکرێت و بێنە ناو شارەکانەوە بەڵام یەکجار بەو ڕێژێژ نان ئێستا بێزەبت لە گەڕەکی ڕزگاری و بەختیاری یەک خانوو نەماوە کە خەڵکی کوردەکانی خۆمان چنە ناویەوە بەڵێ کاک ئاکۆ کە دەڵی بەو ڕێژێنە هەموو ئاوارەکان مەبەستمانە نەک تەنها عەرەبەکان پێت وایە هەمویان بەویستی خۆیان نهاتون ئێستا
ئەگەر بە ڕێژێنە دەبێت چی ینی ڕێگەیان لێ بگرێت لەوەی کە کەس ڕوو نەکاتە هەرێمی کوردستان بۆ بکرێتەوە وەکو ئێران کە ئۆردوگا کراوەتەوە نەیهێشتووە تەنانەت ئەو دیویست نووری ئۆردوگاکانەوەی ترێستا لەلای ئێمە بە ئارەزوخۆیان تراتێنەکە نەچیتە بەردەم ئوتێلەکانەوە 50 جانتایان پێکە نازانێت. بەڵێ سپاس بە پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش برای خۆشەویستم سپاس دەکەین کاک سەرتیب. عزیزم من وەکو سەرتیب لەگەڵ تەمیسی عنسوری و ڕەگەزپەرستیانین بە هیچ شێوەیەک ئێمە ئەوەی کە ئێمەی گەیانە ئەم ئاستە و کەبیر و ڕای کۆمەلگای نێودەوڵەتی بۆ لای خۆمان ڕاکێشین یەکەم کارەساتی شنگاڵ و دووهەم پێکەوە ژیان و کەلتور و هاوبەش و دین بە هەموو پێکهاتەکانەوە ئەم دوو ڕووداوە بوو بە پێناسەیەک لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی کە ئێستا میلەتی کورد دەنجی دایەوە بە شێوەی سەربازی و مرۆیی و مەدەنی بێن بەهانامەنەوە بەڵام لە هەموو دنیای ئاوارەبوون بەم شێوەیە ئاوارەبوون شێوە و شێواز و سیستمی خۆی هەوێ لە چوارشێوەی یاسایە کۆ بکرێتەوە و خزمەت بکرێ و ڕێزی لێ بگرێ و معالەجە بکرێ و خواردنی بدرێتێ و کارەبای هەبێ و خەدەماتی هەبێ و لە ژێر چاودێری و مەراقەبەیە بەم شێوەیە هەر کەسە و بێ و لە کۆڵان و لە بازاڕێک و لە شارێک خۆی بۆ خۆی بێ بە خاوەنباڵ لە هەموو دنیاە و لە کۆمەلگای نێودەوڵەتی ئاوارەبوون یاسای خۆیە ئەبێ کۆ بکرێتەوە لە ژێر ئیشراف لە ژێر چاودێری خزمەت بکرێ ڕێزیشی لێ بگرێ بەپێی پرانسیبەکانی مادی مرۆڤ من لەگەڵ ئەوە دانیم هیچ کەسێک ڕەگەزپەرست و عنسوری بێ. سپاس بۆ پەیوەندەکەت بە هەمان بۆچوونی کاک سەرتیب لە چەمچەماڵەوە لە فەیسبووکەوە پێشەوە جاف نووسویەتی من لە سویدم لێرەدا ڕۆژانە پەنابەر دێت بە شێوەیەکی ئاسایی وەری دەگرن بەڵام بەپێی پرەنسیب و ڕێسا و یاسا بەڵام ئەوەمان بیر بێت کە ئەم پەنابەرانە بە شێوەیەکی کاتی هاتوون کە دۆخەکە گۆڕا دەڕۆنەوە. نەسرین لە حاجی ئاواوە ئەم کاتت باش نەسرین خان. سپاس دەکەم نەسرین خان. چ بۆچوونێکت هەیە سەبارەت بە تەوەرەکە؟ زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. بۆچوونی تۆ چییە سەبارەت بە تەوەرەکە بەڵێ؟ وەڵا ڕێی من ئەوەیە ئێمە وەکو کورد دیارە ئەمە درستۆزیمان بۆ هەموو ملەتانێک هەیە ناو دەنجی خۆمان دەربڕیا بەو شێوەیە خەڵک بەهاناماوە دێ لەسەر ئەو کارە ساکانەی خۆمان و من ئەو تەوەرە بەڕاستی تەوەرەی زۆر جوانە بەڵام نەدەبووە ئەو ناوەی لێ بندرێ لەبەر ئەوەی ئێمە وەکو ڕەگەزپەرستی نابێ ئەوەی بکەین ئێمە یعنی ئەوانە ئاوارەنا ئەمە ڕۆژێک لە ڕۆژان ئاوارە بوونا لەوانەیە یعنی یعنی وەکو درسۆزی خۆمایوانە وەکو میێوانێک کاتینە تا ئەو کاتەی شوێنەکانیان جێبەجێ دەکرێت. بەڵێ ئیدی یعنی دەبێ ئێمە تەحاملیان لەگەڵ بکەین و باوەشیان بۆ بگرینەوە نابێ ئێمە چاک و خراپیش لەگەڵ یەک تێکەرکەی ڕەنگە کەسانی خراپ بێن لە پەنا ئەو. بەڵێ سپاس بۆ نەسرین خان. حەمید لە هەولێرەوە دوا پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. سپاس تەوەرێکی زۆر چاکە بەڕاستی مەسلەی ڕاستیزم مەسلەی ڕێگەزپەرستی لە هەموو جیهاندا مەرفوزە بە هیچ شێوەیەکەوە قبوڵ نییە. بەڵام ترس وڵاتیان لەوەدا کە ئێمە تاوەکو ئێستا مافەکانی ئێمە دیاری نکراوە ئایا ئێمە کۆنفیدرالین سەربەخۆی کێشەی مەنەفێسمان هەیە هەر مەترسەکان لەوەدا یعنی لەوانەیە هەندێکی لە جێگەی خۆیدا بێت بەڵام تۆ ئەمە حکوومەتە دەبێت ڕێکاری یاسایی وەربگرێت لە بواری تەندروستی لە بواری ئەمنی ئاسایش لە بواری کۆمەڵایەتی دواتر هاوڵاتیانی لەوەی دەکەوێتە سەریان تۆ کەفالەتی کەسێک دەکەیت تۆ بەڕاستەقیزنان و هیچ بەرژەوەندێکی تایبەتی لە پشتەوە بێ وەکو ئەوەی کە تۆ بتەیەکی ڕێخامی زیادت بگاتەیە یا بەمە دۆسێک شتێک خوا نەخواستا یعنی تۆ لەو کاتەدا خەڵکیش تەواشە دەکەی حکوومەتیش تەواشە دەکەی کاکە من کەسێک کە دەناسم بە ئینسانی دەمەوێت هاوکاری بکەم بە هەموو شێوەیە دەچۆن لە دەستگاکانی حکوومەت کەفالەتی دەکەم شتێکی ڕەوایە دواتر حکوومەت دەبێت مستنگەی تایبەتی هەبێت سەبارەت بە ئاوارەکان ئەوانەیە کە لە کەمدا جێگان نابێتەوە بە شێوەیەکی کاتی دایان بنێ لەژێر چاودێری خۆی هاوکاری بکەن بە هیچ شێوەیە خەڵک غەدریان لێ نەکا مافەکانیان پێشێ ئەم وڵاتە چووکە وڵاتی لێبوردەوەی پێکەوە ژیانە من بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان زانیاری زیاتر لەبارەی ئەم پرسە و پرسەکانی تر و دوا پێشات و گواستنەوەی دوا زانێرەکان لەبارەی پێکدادانەکان و بەرەکانی شەڕ چاوەڕوان بن لە ڕووماڵە ڕاستەوخۆکانی NRT تا بەرەبەیانی ڕۆژانی دواتر هەموو ڕۆژێک لەگەڵتان دەبین هەر لە خۆشیدا بن.